کێدانی بە کۆنگرەی یەکێتی داناوە بۆچی زۆرێک لە سەرکردە عێراقیەکان و نوێنەر و کۆنسوڵی وڵاتان بەشدار نەبوون. ڕۆژی 27 سپتێمبەری 2023 یەکێتی پێنجەمی کۆنگرەی بەست و هەفتەیەک بەر لە کۆنگرە بافڵ تاڵەبانی سەردانی بەغدادی کرد و یەک بە یەک سەرکردە عێراقیەکانی بانگێشتی کۆنگرە کرد. بە گوێرەی زانیاریەکانی تیوار زۆربەی سەرکردە و بەرپرسانی حیزبی و پێکهاتەکان بانگەشت کرابوون، بەڵام سەرباری بانگەشتەکە بەشداریان نەکرد و تەنانەت کۆنسوڵ و باڵوێزەکانیش لە هەرێم ئامادەی کۆنگرەکەی یەکێتی نەبوون. هەر بە گوێرەی زانیاریەکانی تیوار یەکێتی بە فەرمی بانگێشتی ژمارەی کۆنسوڵ و باڵگوێزی وڵاتانی لە هەرێم کردبوو بۆ کۆنگرە. لەوانە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان پلاسخات، سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی، هادی ئامری سەرۆکی ڕێکخراوی بەدر، نووری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا، محەممەد حەلبوسی، خەمیس خەنجەر، نوێنەری سوننەکان، عەلی باپیر، سەلاحەدین بەهادین، سکرتێری حزبی شیوعی، ئایدن معروف وەزیری کاروباری پێکهاتەکان، کوڕانی نەوشیروان مستەفا. بەڵام هیچ یەکێک لەوانە بەشداریان نەکرد. ئەمە واتای چی دەگەیەنێت؟ لا دیدی پارتی ئەگەر نێچیروان بارزانی وەک جێگری سەرۆکی پارتی بەشداری کردبێت، ئەوە مانای وایە بافڵ تاڵەبانی بەرامبەر جێگری سەرۆکی پارتیە ناک سەرۆک. ئەمیری کۆمەڵ و ئەمینداری یەکگرتوو نوێنەری سێیەمیان ناردەبوو، واتا بە فەرمی هیچ یەکێک لەمانە دانیان با کۆنگرە و شەرعیەتی کۆنگرەی یەکێتیدان نەناوە. حەلبوسی و خەمیس خەنجەریش بەشداریان نەکرد، واتا دیسان لە دیدی سوننەکانی شەرعیەتی نییە. نەوەی نوێش بەشداری نەکردووە. هەروەها بەشداریکردنی عومەری سید عەلیش بە واتای بەشداری تەواوی گۆڕان نایێت، چونکە کوڕانی نەوشیروان مستەفا بەشێکی سەرەکی گۆڕان و تەواوی میدیا و پاری گۆڕانیان لایە. هەروەها بەشداری نەکردنی هادی ئامری و نووری مالکی بە هەند وەرنەگرتنی کۆنگرەیە، چونکە بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێت خۆیان لە ململانە ناوخۆیەکانی یەکێتی بە دوور بگرن و پێنەدانی شەرعیەتە بەلایەک لە بەرامبەر لایەکەی دیکەدا. هەروەها سوودانی کە بەشداری نەکرد، هەمان شتە و بە هەموو جۆرێک بچووکردنەوەی کۆنگرەی یەکێتیە. هاوکات بەشداریکردنی دوو بەرپرسی باڵای ئێران لە کۆنگرەی ئەوەی ڕوون کردەوە کە یەکێتی بە تەواوی بۆ ئێران یەکلایی بۆتەوە، چونکە جگە لەو دوو بەرپرسەی ئێران هیچ بەرپرسێکی دیکەی بیانی بەشداری کۆنگرەی نەکرد. ئەماش واتای ئەوەیە کە کۆنگرە شەرعیەتی لایەنە نێودەوڵەتیەکانیشی نییە و هەموو شت لەسەر ئێران حساب کراوە. لە لایەکی دیکەوە بەشداریکردنی دوو بەرپرسی حەشتی شەعبی و دەستخستنە دەستی هەریەکە لە قەیس خەزعەلی و ڕەیان کلدانی بە تەواوی ئەو حیزبەی خستە بەرەی حەشت و ئێرانیەکان. هەر ئەماش هۆکار بوو کە دەتوانین بڵێن جگە لە شەرعیەتی حەشت و ئێرانیەکان کۆنگرەی یەکێتی بە فەرمی لای زۆرێک لە لایەنە ناوخۆیی و دەرەکیەکانیش دانی پێدا نەنراوە و نەیان ویستووە ببن بە باشێک لە ململانێ ناوخۆیەکانی ئەو حیزبە.